ئێمە کڕیارەکانی یەکەی نیشتەجێبوون لە وەرینستی نزیکەی 1500 کڕیارین لە ساڵی 2010 کۆمپانیای ڕەنجمۆلەتی کارکردنی پێدراوە تا ئێستا ئەو پرۆژەیە تەواو نەبووە. بە سوپاسەوە لەم کابینەیە حکوومەتدا بە واژۆی بەڕێز سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی کە سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنانە فەرمانی چارەسەرکردنی دەرکرد بە نووسراوی ژمارە 566 لە ڕێکەوتی 25/2/2020 لە دوای تێپەڕبوونی ساڵێک و دەما مافمان نەدراوە بە بەردەوام لە هەوڵداین. هیچ ڕاستیەکمان پێ ناڵێن هۆکاری دواکەوتنەکەی چییە؟ دوا هەوڵدانمان لە ڕێکەوتی 5/2021 شاندێکمان بە سەردانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کرد. قسەمان لەگەڵ بەڕێز دکتۆر ئومێد سەرۆکی دیوان کرد یاداشتێکماندایە هەمان ڕۆژ سەردانی بەڕێز کاک ڕێباز عەمرانی یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان کرد بۆ هەمان مەبەست. دەڵێن چەند پرسیار و ڕوونکردنەوە داواکراو بوو وەڵامی هەمووی دراوەتەوە بە نووسراوی ژمارە 513 لە ڕێکەوتی 5/7/2021 ئێستا لە نووسینگەی جەنابی سەرۆکی حکوومەتە و بۆ واژۆکردن نازانین هۆکاری دواکەوتنی چییە. داوا لە بەڕێستان دەکەین پاڵپشتمان بن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە